لە مانگی هەشتی 2024دا هەواڵی گەرمی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان و کۆمەڵگەی کوردی پەیکەرەکەی دەربەن گاورەیە کە بە نەرامسینیش ناسراوە. جا ئەمڕۆ هەوڵ دەدەین بە یەکەوە بچینە سەرە و پەیکەرە بۆی بزانین ئەوە پەیکەری کێ و بۆ لەوێدایە. لەگەڵمان بن. زیاتر لە 4000 ساڵ لەمەوبەر ئەم پەیکەرە لێرەدا هەڵکەنراوە. ئەم پەیکەرە بە گاورە ناسراوە و دەربەندەکەش بەهۆی ئەم پەیکەرەوە بە دەربەن گاورە ناسراوە. هۆکاری ئەم ناوە بۆ ئەوە دەگەڕێتەوە نەریتێک هەیە لە ناوماندا کە هەر شتێک بگەڕێتەوە بۆ پێش ئیسلام و بن و بنەچەی نەزانرێت لە ناو کورداوا باوە کە بە گاور بناسێنرێت. بەڵام لە 100 ساڵی ڕابردوودا شوێنەوارناسێک ئەم پەیکەرەی بە نەرامسین دەستنیشان کردووە. لەو ڕۆژەوە لە ناوماندا زۆر کەس بە نەرامسین ناوی دەهێنێت. جا ئەمڕۆ لێرەین بۆ ئەی بزانین ئایا ئەم پەیکەرە نەرامسینە؟ ئەگەر ئەو نییە کێ؟ پێش هەموو شتێک مانگی هەشتی ساڵی 2024 هەواڵی هەوڵی دزینی پەیکەرەکە بوو بە بابەتی گەرمی ناو کۆمەڵگە. بەڵام ئەوەی پەیکەرەکەی بینی بێت دەزانێت کە ئەگەر دەستگا فەرمیەکان خۆشیان بە فەرمی و بە شێوەیەکی یاسایی هەوڵی دەرهێنانی بدەن، هێشتا دەرهێنانی پەیکەری وا لە ناو ئەو چایەدا شتێکی نیمچە مەحاڵە. لەبەرەوە هەواڵی هەوڵی دزینی پەیکەرەکە دوورە لە ڕاستیە و شتیوا بە هیچ شێوەیەک ناتوانرێت بکرێت. ئەمە ئەوە ناگەێنێت کە هەوڵی دزینی شوێنەوار نادرێت، بەڵکو مەبەست لەوەیە کە ئەنجامدانی کاریوە لە ڕووی تەکنیکیەوە نیمچە مەحاڵە. بەڵام ئێمە بۆ شتێکی گرنگتر هاتووین: دەستنیشانکردنی ناسنامەی پەیکەرە هەڵکەنراوەکەی دەربەن گاورە. لە دوای ساڵی 1920ەکان ئێدمۆندز دەچێتە دەربەن گاورە و وێنەی پەیکەرەکە دەگرێت و لە گۆڤاری جوگرافیادا لە ساڵی 1920دا وێنە و سەرنجەکانی لەسەر شوێنەوارەکە بڵاو دەکرێتەوە. ئێدمۆندز خۆی لە نێوان ساڵی 1920 بۆ 1925 ئەفسەری سیاسی حکومەتی بەریتانی بووە لە ناوچەی سلێمانی. دواتر شوێنەوارناس و ئاشوری ناسی بەریتانی پرۆفیسۆر سیدنی سمیت کە ماوەیەک بەڕێوەبەری مۆزەخانەی عێراقی بووە، لەبەر ڕۆشنایی ئەو وێنەی ئێدمۆندزدا لە پەرتووکێکدا لەژێر ناونیشانی سەرەتای مێژووی ئاشوری کە لە ساڵی 1928دا بڵاو دەکرێتەوە، ئەو بەدەست ئەو وێنەی دەربەن گاورە لەبەر وێنەکەی ئێدمۆندز لە پەرتووکەکەیدا دەکێشێتەوە و پەیکەرەکە بە نەرامسین دەستنیشان دەکات. نەرامسین کە بە نەرامسینیش ناسراوە، پاشایەکی ئەکەدی بوو و زیاتر لە 4000 ساڵ لەمەوبەر حکومڕانی کردووە و لە سەردەمی حکومڕانیدا هێرشی کردوتە سەر لۆلۆبیەکانی کوردستان و لە شەڕێکدا ئەوانی شکاندووە و ئەو شەڕە هێندە بۆ ئەو گرنگ بووە لەسەر بەردێک نەخشاندوێتی. ئەو بەردە ئەمڕۆ لە مۆزەخانەی لۆڤەرە. هۆکاری دەستنیشانکردنی سیدنی سمیت بۆ پەیکەرەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە پێشتر وێنەی پەیکەرەکەی نەرامسینی بینی بوو کە ئەو سەردەما پەیکەرەکە لە ناو شوێنەوارناساندا ناسراو بوو، ئەو پاشایە لە هێرشەکانیدا هاتبووە پاشووری کوردستان و هەندێک ناوچەی تریش.
لەبەرەو هۆکارە سیدنی سمیثی بەریتانی پەیکەرەکەی بە نەرامسین دەستنیشان کرد. بەڵام لە نامەگۆڕینەوەی نێوان ئەدمۆنز و سیدنی سمیثدا ئەو خۆی دەڵێت کە شێوەی هەڵگرتنی کەوان و دانانی قاچی لەسەر دوژمنەکەی زۆر هاوشێوەی ئەوەی نەرامسینی مۆزەخانەی لۆڤەرە، بۆیە ئەو پێیوا بووە کە ئەوە پەیکەری نەرامسینە. بەڵام هەر ئەو کات لە نامەکەیدا دەڵێت کە جیاوازیەکی سەرنڕاکێشیش لە نێوانیاندا هەیە کە ئەویش کڵاوەکەیانە. کڵاوەکەی نەرامسین لەسەر بەردەکەی فەرەنسا شاخدارە و ئەوەی دەربەنگاورە هاوشێوەی کڵاوەکەی گودیای پاشای سۆمەریە. ئەگەر سەرنج بدرێت هاوشێوەیەکی گشتی هەیە لە نێوان ئەو دوو پەیکەرەدا. بەو جۆرە هەوڵی سیدنی بۆ ئەو کاتە لەژێر ڕۆشنایی زانیاریەکی سنوورداردا بووە لەسەر هەڵکەنراوەکانی ناوچەکە. سەرڕایەوە ئەو ئاماژەی بە جیاوازیش کردووە. چیرۆکی بەردە هەڵکەنراوەکەی نەرامسین کە ئێستاکە لە مۆزەخانەی لۆڤەرە چیرۆکێکی سەیر و سەمەرێ. نەرامسین لەسەر بەردەکە لە دەقەکەدا دەڵێت: نەرامسینی بەهێز سیدور و ساتوونی میرانی لۆلۆبیەکان بەیەکەوە جەنگیان لە دژی من ڕاگەیاند. بەڵام دوای نزیکی 1000 ساڵ پاشای ئیلام ئەو بەردە لە بابلەوە دەباتە ئیلام و ئەم دەقەی خوارەوەی بۆ زیاد دەکات. من شوتروک ناهۆنتی کوڕی هالوتوش ئینشوشیناک، خزمەتکاری خۆشەویستی خوداوەند ئینشوشیناک، پادشای ئەنشان و سووسە کە شانشینەکەی فراوانتر کردووە و ئاگای لە خاکی ئیلامە و سەرداری خاکی ئیلامە، کاتێک خوداوەند ئینشوشیناک فەرمانەکەی پێدام، من شکستم بە سیپار هێنا و بەردە هەڵکەنراوەکەی نەرامسینم برد و هێنام بۆ خاکی ئیلام بۆ خوداوەندەکەم ئینشوشیناک وەک قوربانی. دواتر لە ساڵی 1898دا شوێنەوارناسی فەرەنسی مۆرگن لە ئێران دەیدۆزێتەوە و ئەو کات بەردەکە دەبرێتە فەرەنسا و ئەمڕۆ لە مۆزەخانەی لۆڤەر پارێزراوە. وەک دەبینن ئەم پەیکەرە لە شوێنێکی سەختە هەڵکەنراوە و هۆکارێک هەیە بۆ هەڵکردنی ئەم پەیکەرە لەم شوێنەیە کە لەم دۆڵەدا. ئەوان ویستویانە مەزنی پاشاکە تۆمار بکەن، لە هەمان کاتدا ئەو مەزنیە لە شوێنێکا بێ کە دەستی شێوانی پێنەگا. هەروەک بینیتان بە درێژایی ئەم شوێنە شوێنێکی سەختە و بە ئاسانی خەڵک دەستی پێناگات. زۆر جار لە تەنیشت ئەم پەیکەرە هەڵکەنراوانە نووسین هەیە. نووسینەکانیش بۆ مەبەستی جیاواز لەوێدان. هەندێکیان ناوی پادشاکەن، هەندێکیان وردەکاری سەرکەوتنەکانی پاشاکەن و زۆربیان بە نەفرەت کۆتاییان دێ. نەفرەت لەو کەسانەکەن کە دەستکاری ئەم پەیکەرانیان کردووە. زۆربەی ئەو نووسینانەی کە لەگەڵ پەیکەرەکانی ڕابردوودان ئابە و شێون. سەرڕایەوە هەندێک پەیکەر هەیە نووسینی لەگەڵدا نییە و ئەمەی ئێرە بێنووسینە و چەند پەیکەرێکی تریش هەیە لە کوردستاندا بەو شێوەیە. بەداخەوە لە سەدەی 20م دوای بڵاوبوونەوەی زیاتری چەک و لەژێر کاریگەری بیرروبڕای ئاینیدا خەڵک ئەو پەیکەرە و زۆربەی پەیکەرەکانی ناوچەکەیان بەرفی شەکداوە. هەروەک لە وێنەکاندا دیارە پەیکەرەکەی دەربەنگاورەش گول لە باران کراوە و ئەم پەیکەرەش هەندێک زیانی پێگەێنرا بوو. دواتر چاکرایەوە. من چەندین جار سەردانی ئەم شوێنەوارم کردووە پێش چاکردنەوەی کە گول لە باران کرابوو و لە قۆناغی چاکردنەوەی لە ساڵی 2006دا و دوای چاکردنەوەشی هەر سەردانیم کردووە. وەک ئاماژەی پێکرا ئەم پەیکەرە نووسینی لە تەکدانیە، واتە بەهۆی نووسینەوە نازانین ئەمە پەیکەری کام پادشایە.
هەروەها لە ساڵی 20ەکاندا کاتێک کە ئێدمۆند سەردانی دەکات ئەویش ئاماژە بەوە دەکات کە پەیکەرەکە نووسینی لە تەکدانی واتە ئەو ئەگەرەی کە لە سەدەی 20ەمدا نووسینەکە لابرێت ئەو ئەگەرە لە ئارادانیە لەبەرەوەی ئێدمۆنس ئەوەی دووپات کردوێتەوە بەڵام ئەم پەیکەرە تەنها نییە لە ڕاستیدا ژمارەیەکی زۆر پەیکەر لە کوردستانە هەن هەندێکیان بۆ نمونە ئەم ساڵی 2024 دۆزراونەتەوە هەندێکی تریان ساڵی 2019 و لە داهاتووشدا پەیکەری تر زۆر دەدۆزرێنەوە بۆ نمونە پەیکەرێک لە نزیک ئێرەیە لە شوێنێک پێی دەوترێت دەربەن بێلوولە ئەو پەیکەرە لە نزیک شاری دەربەنی خانەوە و لێرەوە زۆر دوور نییە پەیکەرەکەی دەربەن بێلوولە زۆر دوور نییە لەوەی دەربەن گاورە ئەم پەیکەرە یەکەم کەس ڕۆڵنسن لە ساڵی 1936دا لەسەری نووسیوە دواتر لێکۆڵینەوەی تری لەسەر کراوە ئەم پەیکەرەش لە شوێنێکی سەخدا دروستکراوە لە دەربەندێکدا لە ناوچەی دەربەندیخان کە بە دەربەن بێلوولە ناسراوە و بە ئاسانی خەڵک ناتوانن دەستیان پێی بکات من جارێک سەردانی ئەم شوێنەوارم کردووە ئەم شوێنەوارە نووسینی لە تەکدایە و هاوشێوەیەکی گشتی هەیە لە نێوان پەیکەری دەربەنگاورە و ئەودا بەڵام هەمان پەیکەر نین ئەوەی لەسەری دەزانرێت بەهۆی دەقەکەی تەنیشتیەوە ئەوەیە کە هی پەیکەری پادشایەکی ناوچەیی بووە بە ناوی تاردونی و لەبەر شکاوی شوێنەکە چەند ناوێکی نزیک لەوەش پێشنیار کراوە ناوی باوکی بە شێوەی ئیکیپ شەکمات خوێنراوەتەوە ئەم پاشایە زیاتر لە 4000 ساڵ لەمەوبەر ئەو پەیکەرەی بۆ هەڵکەنراوە نیگارەکە پانی 83 سانتیم و بەرزی 89 سانتیمە واتە نزیکی نیوەی بەرزی باڵای مرۆڤێکە لەبەرەوەی کە شوێنەکەی سەختە بۆیە زۆر بە جوانی ماوەتەوە و نووسرا و وردەکاری نیگارەکە دەتوانرێت بە ڕوونی ببینرێت بەڵام لەم چەند ساڵانەدا پاکراوەتەوە بۆیە کاڵتر لە دەوروبەری دەنوێنێت بەگشتی نیگارە هەڵکردراوەکە زیانی پێنەگەیشتووە و دوای زیاتر لە 4000 ساڵ مرۆڤ سەری لە پاکی و پوختی ئەو نیگارە دەسوڕمێت وەک دەبینرێت لەو نیگارەدا پاشاکە ڕیشتاشراوە و سنگی ڕوتە و پەشتەماڵێکی کورتی لەبەردایە کە لە کەمەرەوە تا ئەژنۆ دەکات یەکێک لە دوژمنەکانی لەژێر پێیدان و ئەوی تریان لێی دەپارێتەوە لە ڕاستیدا نیگار کێشانی پاشاکان بە چەکەوە و دوژمن لەژێر پێدا و پاڕانەوە لی لە زۆربەی نیگارە دێرینەکانی کوردستاندا بە شێوەی جیاواز دووبارە بووەتەوە نووسراوەکی سەری بە زمانی ئەکەدیە بەڵام پادشاکە پادشایەکی ناوچەکەی و دەشێت گوتی لۆلۆبیان هوری بێت و زمانی قسەکردنی خۆیان ئەکەدی نەبووە جگە لەو شوێنە هەڵکەنراوە هەتاوەکو ئەمڕۆ ناوی ئەو پاشایە لە نووسراوی تردا نەدۆزراوەتەوە وەک سەرنجرا ئەم هەڵکەنراوەی دەربەنگاورە تەنها نییە و چەندین هەڵکەنراوی تر لە ناوچەکەدا هەیە هەندێکیان بەنووسین و هەندێکیان بێنووسین بۆ نمونە هەڵکەنراوێک هەیە لە ئەشکەوتی گوندگ لە ناوچەی ئاکرێ تەمەنی 6000 ساڵە شوێنەوە ناسان پێیان وایە ئەوە کۆنترین هەڵکەنراوی سەربەردی جێگیرە لە مێژووی مرۆڤایەتیدا ئەو هەڵکەنراوە تایبەت نەکراوە پاشایەک هاوشێوەی ئەمە بەڵکو ئەوە تۆماری ژیانی ڕۆژانەی خەڵکی هەڵکەندووە و لەسەر ئەو ئەشکەدا تۆماریان کردووە یەکێ لەوانەی کە ئەیبینیت لەسەر و هەڵکەنراوە ڕاوکردنە سەرڕایوە لە ساڵی 1994دا خەڵکانێک بۆ مەبەستی بەدەستهێنانی شوێنەوار بەشێک لەو شوێنەوارە گرنگە دێرینەیان تەقانەوەتەوە هەروەک دەبینرێت پەیکەر و هەڵکەنراوی تر لە کوردستاندا هەن بۆ ئەوەی کە لە پەیکەرە هەڵکەنراوەکەی دەربەنگاورە بگەین دەبێت سەیری پەیکەرە هەڵکەنراوەکانی تری ناوچەکە بکەین لە ڕاستیدا
زۆرینەی هەڵکندراوی سەربەردی جێگیر و کێو و ئەشکەوتەکانی ناوچەکە لە ناو کوردستاندان. یەکێک لەو هەڵکەنراوانی سەربەرد پەیکەری ئیدینسینە کە نزیکی 4000 ساڵ لەمەوبەر پادشای دەوڵەتی شیموروم بووە کە دەوڵەتە شارێکی زۆر گرنگ و بەهێزی شارەزور بووە. چیرۆکی بەردەکەی ئیدینسین کە بە بەردەکەی بێتواتەش دەناسرێت چیرۆکێکی تری شوێنەوارەکانە کە ڕوبەڕووی تاڵانی بووەتەوە. لە ساڵی 1970دا مۆزەخانەی ئیسرائیل پارچەبەردێکی لە پیاوێکی ئەوروپی کڕی و ئەو پارچەبەردە لەو ساڵەوە بووە مڵکی مۆزەخانەی ئیسرائیل و ئەوان بوونە خاوەنی. لە بنەچەدا ئەو پارچەبەردە لە گوندی بەردی سانجیانی ناوچەی بێتواتەی سەر بە قەزای ڕانیە لە پارێزگای سلێمانیۆ دەبرێت. هەروەها لە هەمان گوند لە ساڵی 1970دا مۆزەخانەی عێراقیش 3 پارچە بەردی تر لەوێوە دەبەنە مۆزەخانەکەیان کە تەواوکەری ئەو بردن و هەر پەیوەندیان بە پاشای ناوچەی ئیدینسینەوە هەیە. ئەوەی لە وێنەکەدا دەمیرێت ئەو پارچە بەردەیە کە لە مۆزەخانەی ئیسرائیلە. بەردەکە 92 بە 93 سانتیمەترە. وێنەی سەرەکی بریتیە لە نیگاری پاشای سەرکەوتووی دەوڵەتە شاری شیموروم کە ناوی ئیدینسین بوو. پاشاکە بە پێوە وەستاوە و دوژمنەکەی لەژێر پێیدایە و لە بەردەم خوداوەندێکدا سنگی دەڕپەڕاندووە و کەوانێک بەدەستی چەپێ و تەورێکی بەدەستی ڕاستی هەڵگرتووە و وەک هەندێکی تر لە نیگارەکانی ناوچەکە پاشاکە بێڕیش و سمێڵە و کڵاوێکی تایبەتی لەسەردایە کە هاوبەشی لەگەڵ زۆربەی کڵاوی پاشاکانی ناوچەکە هەیە و پەشتەماڵێکی کورتی بەستووە. پاشاکە لە ڕووی بەرزیەوە هەمان بەرزی خوداوەندەکەی هەیە، بەڵام وێنەی پاشاکە باشتر ماوەتەوە لە وێنەی خوداوەندەکە. دوژمنەکەی لە ڕووی قەبارەوە زۆر بچووکترە و لەژێر پێیدایە. ئەو جیاوازیە بەمە بەس کراوە، ئەوەش بۆ ئەوەی کە مەزنی خۆی و پچووکی دوژمنەکەی بخاتە ڕوو کە ئەوە لە زۆربەی پەیکەرەکاندا دووبارە بووەتەوە. لەسەر بەردەکە و لە دەوروبەری نیگارەکان نووسینێک هەڵکەنراوە کە بە زمانی ئەکەدی نووسراوە و ئەوە زمانی خۆیان نەبووە. بەردەکە بە بۆنەی سەرکەوتنی پادشا ئیدینسینەوە هەڵکەنراوە لە کۆمەڵێک جەنگدا، بۆیە نووسینەکە ئاماژە بە سەرکەوتنی پادشا لە جەنگەکانی و دانانی باج لەسەر ناوچە ژێردەستەکان دەکات. لەو نووسینەدا باسی خوداسەرەکیەکانی ئەو سەردەمە و سەرکەوتنی پاشای مەزنی ناوچەکە ئیدینسین دەکات بەسەر هەمویاندا. هەروەها وەک نەریتێکی پێڕەوکراوی ئەو سەردەمە هەڕەشەی ئاینی لە هەر کەسێک دەکات کە زیان بەو بەردە هەڵکەنراوە بگەێنێت و ڕوبەڕووی نەفرەتی خوداوەندەکانیان دەکات. دەسەڵاتی پاشاکانی شیموروم هەتاوەکو سەرپێڵی زەهاو ڕۆیشتووە و زیاتر لە 4000 ساڵ لەمەوبەر دەوڵەتە شارێکی زۆر گرنگی شارەزور بووە و ئەمڕۆ دۆزینەوەی ئەم شارە لەوانەیە دەرگایەکی گەورە بە سەرمێژووی دێرینی کوردستاندا بکاتەوە. ئەوەش لەبەرەوەی کە ئەگەری هەیە کە ژمارەیەکی زۆر تاتە قوڕی نووسراو لە ناو شوێنەواری ئەو دەوڵەتە شارەتە پارێزرابێت. نزیکی 4000 ساڵ لەمەوبەر ئیدینسینی پادشای شیموروم گرنگترین و گەورەترین پاشای ناوچەی شارەزور بوو و لە چەند شوێنێکی تری کوردستاندا ناوی ئەو پادشایە هاتەوە. بۆ نمونە لە ساڵی 1970دا لە گوندی قەرەچەتانی سەر بە پارێزگای سلێمانی پارچە بەردێکی تر لەلایەن خەڵکی ناوچەکەوە دۆزراوەتەوە. خۆشبەختانە ئەو بەردە لە ساڵی 90دەکاندا پێشکەش بە مۆزەخانەی سلێمانی کراوە و ئەمڕۆ لەو مۆزەخانەیەدا پارێزراوە و خراوەتە ڕوو. نووسینی سەر ئەو بەردەش دیسان هەر سەبارەت بە پاشای دەوڵەتە شاری شیموروم یاخود سیموروم ئیدینسینە کە پەیکەرەکەی لە ئیسرائیلە، کە ئەمە دەسەڵات و کاریگەری ئەم پاشا دێرینە دووپات دەکاتەوە. وەک سەرنج دەدرێت بەردەکان و چیرۆکەکان لە کوردستان زۆرن. ئەوەی کە هاوبەشە لە نێوانیاندا ئەوەیە کە هەڵکەنراوی پاشاکان هەمویان بەپێوەن. هەندێکیان دوژمن لیان دەپارڕێتەوە و
پادشاکان چەکیان پێ و لە حاڵەتی سەرکەوتندان بە هاوکاری خوداوەند و هەمووشیان دوژمنیان لەژێر پێدا. دانانی دوژمن لەژێر پێدا ئەو پەڕی سوکایەتیکردنە بە دوژمنەکە و نیشانەی دەسەڵاتی پادشاکێ. هەروەکو ئەمڕۆژ ئەوە جۆرێکە لە سوکایەتیکردن کە بە دوژمن دەگوترێت. هەر لە بەرمانەوەی ئەو ڕوانگە و دابوونەریتە دێرینەیە کە بێکەسی شاعیر دەڵێت شەرتە شەرتی پیاوەتی بێ گەر خودا دەستم بدا دوژمنت پەتکەم وەکو سەگ بیخەمە ژێر پێتەوە. بەو جۆرە دوژمن لە ژێر پێدا نیشانەی ئەو پەڕی سەرکەوتنی پادشا و شکاندنی دوژمنەکەیەتی و کاریگەری و بەردەوامی ئەو کەڵتورە دێرینە هەتاوەکو ئەمڕۆژ لە ناوماندا باوە. وەک ڕوون کرایەوە لە بێتواتە و لە دەربەن بێلولەش پەیکەر و هەڵکەنرا و هەن و ئەم هەڵکەنراوە لێرە لە دەربەن گاورە تەنها نییە. ئەبێ ئەوەشمان بیر نەچێ ئەو سنوورەی ئەمڕۆ لەسەر خاکی کوردستان کێشراوە سنوورێکی دەستکردە و مانای مێژووی نییە. گەر سەیری هەڵکەنراوەکانی ئەو دیر سنوور بکەین ئەوانەی سەرپێڵی زەهاو لە کرماشان ئەو ڕاستیەمان بۆ ڕوون دەبێتەوە. لەوێ چەند هەڵکەنراوێک هەن کە هەندێکیان نووسینیان لەگەڵ و هەندێکیان بێ نووسینن. بەناو بانگترینیان هەڵکەنراوەکەی ئانوبانی نییە کە بە پاشای لۆلۆبیەکان یاخود لۆلۆیەکان ناسراوە. پەیکەرەکانی ئەو دی و سنوور زۆرن. ئێمە تەنها ئاماژە بەوانە دەکەین کە مێژویان بۆ زیاتر لە 3000 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. ئەوانە سێدانە. بەناو بانگترینیان پەیکەری ئانوبانی نییە کە تەمەنی هەڵکەنراوەکە نزیکی 4300 ساڵە. ئانوبانینی پاشایەکی لۆلۆیەکان بووە کە بە لۆلۆیەکانیش لە ناوماندا دەناسرێن. ئەم پاشایە پەیکەرێکی لەسەر چیا بۆ هەڵکەنراوە کە وردەکاریەکی زۆری تێدایە جگەلەوەی کە دەقی نووسینیشی لەسەر. لەو هەڵکەنراوەدا پادشای لۆلۆبی ئانوباننی سەرکەوتوو پێی لەسەر یەکێک لە دوژمنەکانی دانا و هەژدیلی دوژمنیش لەوێدایە. 6یان لەژێرەوە و دوانیان بەدەست خوداوەندەکەوەیە. لە تەنیشتی نووسراوە ئانوبانینی پادشای مەزنی لۆلۆبیەکان وێنەی خۆی و خوداوەند نینی لەسەر چای باتیردانە. دوای ئەو نووسینە ئەمجا وەک زۆربەی تری هەڵکەنراوەکان نەفرەتی خوداوەندە گەورەکان لەو کەسە دەکات کە دەستکاری ئەو هەڵکەنراوە دەکات. کڵاو و ڕیش و پەشتەماڵەکەی ئانوبانینی هاوشێوەی هەڵکەنراوەکەی دەربەن گاورێ، بەڵام چەکەکەی دەستی ڕاستیان هەندێک جیاوازیان هەیە. جگەل لە پەیکەرە بەناوبانگەکەی ئانوبانینی دوو پەیکەری تری پادشای دێرینی ناوچەکە لە ناوچەی سەرپێڵی زەهاو هەن. یەکێکیان بە ئەنزەبازوونە ناوی هاتووە و ئەویش کڵاوەکەی هاوشێوەی پادشاکانی تری ناوچەکەی و پێی لەسەر دوژمنەکەیەتی و ڕیشی نییە. هەندێک توێژەر ئەو پەیکەرە بە پەیکەری کوڕی پادشای سیمورومی ناوچەی شارەزور ئیدینسین ناوی دەهێنن. هەروەها پەیکەرێکی تریش هەیە لە ناوچەی سەرپێڵ کە ئەویش پێی لەسەر دوژمن دانا و ڕووی لە خوداوەندێکە و ڕیش و سمێڵی نییە. ئەوەی مایی سەرنجە دوای نزیکی 1800 ساڵ لە پەیکەری ئانوبانینی پاشای فارس داریوش ئەو هەڵکەنراوەی لۆلۆبیەکانی کردووە بە نمونە و لەژێر کاریگەری ئەو نیگارەدا ئەوی ژوێنەی خۆی لە بەردەم خوداوەندا دروست کردووە لە کاتێکدا کە کۆمەڵێک دیری لە بەردەمدایە و لە هەمان کاتدا دوژمنێکیش لەژێر پێیدایە. واتە فارسەکان زۆر درەنگتر دەرکەوتون و ئاشنای ئەم جۆرە هونەرە دێری نەبوون کە هەزاران ساڵ پێش ئەوان لە ناوچەکەدا هەبوو. بەو جۆرە کوردستان بەگشتی و ئەم ناوچەیە بە تایبەتی کە لە دەربەنی خانەوە دەست پێ دەکاتە تاوەکو ئەو دی سنوور لە کرماشان ژمارەیەکی زۆر هەڵکەنراوی تێدایە. بەشێکی زۆری ئەم هەڵکەنراوە هی پاشای ڕابردوون. ئەم پاشایانە هەندێکیان پاشایی دەسەڵاتدار و گەورە بوون و هەندێکیان پاشای ناوچەی و بچووکتر. بەڵام ئەم ژمارانە واتە ژمارەی هەڵکەنراوەکان ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بووندان. بۆ نمونە لە ساڵی 2019دا لەو دیو سنوور دوو دانە دۆزرایەوە و ئەم ساڵیش ساڵی 2024 لە باشوور هەڵکەنراوێکی زۆر گرنگ دۆزراوەتەوە.
ئەم ساڵ لەسەر چیای خۆشک لە گەرمیان هەڵکەنراوێکی تر دۆزرایەوە کە هی پادشایەکی تری نەناسراوە. ئەم هەڵکەنراوە نووسینی لە تەکدانیە و ئەویش وەک زۆر پەیکەری هەڵکەنراوی تر بێناسنامێ. جگەلەوە دوو هەڵکەنراوی تر لە ساڵی 2019دا لە ناوچەی سەرپێڵی زەهاوی ڕۆژهەڵاتی کوردستان دۆزراوەتەوە. هەرچەندە لە دێوی ڕۆژهەڵاتی کوردستانن بەڵام زۆر نزیکن لە هەڵکەنراوەکەی دەربەن بێلوولە. ئەمانیش دیسان دوژمن لە ژێر پێیاندایە و کەوانێک بە دەستی چەپ و دەستەکەی تریان چەکێکیان هەڵگرتووە. ئەمانی هەردووکیان بێڕیش و سمێڵن و کڵاوەکەیان هاوشێوەی زۆربەی کڵاوەکانی تری پەیکەرەکانی کوردستانە. دۆزینەوەی ئەم پەیکەرانە ئەوەمان بۆ ڕوون دەکەنەوە کە دەشێت هێشتا دەیان هەڵکەنراوی تر لەوێ دابن و نەدۆزرابێتنەوە. بە دڵنیاییش لە داهاتوودا هەڵکەنراوی تر دەدۆزرێنەوە. بەڵام ئەمانە ئەوە دووپات دەکەنەوە کە دەستنیشانکردنی ناسنامەی پەیکەرە هەڵکەنراوەکەی دەربەن گاورە بە نەرامسین لەسەر بناغێکی هەڵەبووە، لەبەرەوەی کە ئەو کات ئەو پرۆفیسۆرە هێشتا ئاگاداری ئەم هەموو پەیکەری تری ناوچەکە نەبووە. ئێمە ئەمڕۆ لەم بەرنامەیەدا وێنەی چەندین هەڵکەنراوی کوردستانمان بینی و ئەوەشمان ڕوون کردەوە کە ژماری ئەم هەڵکەنراوە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە و لە چەند ساڵی داهاتوودا دەشێت چەندینی تر بدۆزرێتەوە. بەڵام ئێمە بۆ پرسیارێکی گرنگ هاتبووین. ئایا ئەم هەڵکەنراوەی پشتمانەوە ئەمە هەڵکەنراوی نەرامسینە یا پاشایەکی تر؟ پێش ئەوەی کە ناسنامەی ئەو پەیکەرە هەڵکەنراوە دەستنیشان بکەین، دەبێت ئەوە بزانرێت کە لە ڕابردوودا لە لوڕستانەوە هەتاوەکو شارە زوور پەیوەندیەکی مێژووی و فەرهەنگی بەهێز هەبوو. زۆر لە دەوڵەتەکانی ڕابردووی کوردستان حکمی لوڕستان و شارە زووریان بێکەوە کردووە. لە سەردەمی ئیسلامدا ئەوە لە هەردوو دەوڵەتی حەسنەوی و هەیاری یاخود ئەنازیدا بەدیکراوە. ئەو دوو دەوڵەتە سەردەمانێک لە لوڕستانەوە هەتاوەکو شارە زووریان حکم کردو. هەروەها ئەوە لە سەردەمی لۆلۆبیەکانیشدا وا بووە و بوونی ئەو پەیکەرانە و هاوبەشی شێوەیان ئەوە دووپات دەکەنەوە. بۆ نمونە هۆرە و چەمەریش کە لایەنی فەرهەنگین و مۆسیقان لە شارە زوورەوە هەتاوەکو ئەوێ بڵاوە. تەنانەت گوندێک لەم دەڤەرە و لە نزیک دەربەندیخان بە ناوی کەسایەتی یارسانی لوڕەوە ناونراوە شاخۆشین، واتە لە سەردەمی دێرینەوە ئەم ناوچانە لە هەموو ڕوویەکەوە گرێدراوی یەک بوون و سنووری دەستکردی سەدەی 20م لە یەکتری جودا کردوونەتەوە. هاوبەشی نێوان پەیکەرەکانیش هەر بۆ ئەوە دەگەڕێنەوە. نزیکی 100 ساڵ لەمەوبەر پرۆفیسۆرێکی بەریتانی لەسەر بناغەی ئەوەی کە هەڵکەنراوی نەرامسینی بینی بوو تۆزێک هاوشێوەیی لەگەڵ پەیکەرەکەی دەربەن گاورەدا هەبوو کە ئەویش شێوەی پێدانانی لەسەر دوژمن و شکانی دوژمنەکەی لەسەر ئەو بنەما سادەیە کە ئەو کات لە بەردەستدا بوو بە نەرامسین ناساندی. واتە بێ ئەوەی کە هیچ دەقێک پشتگیری لەوە بکات ئەو بڕیاریدا کە ئەوان هەمان کەسن. بەڵام وەک ڕوونە ئەو پەیکەرە نەرامسین نییە و ناوچەکە چەندین پەیکەری هاوشێوەی تێدای. پەیکەرەکەی دەربەن گاورە کڵاوەکەی هاوشێوەی زۆربەی ئەوانەی کوردستانە و بە تەواوی جیاوازە لەوەی نەرامسین. پەشتەماڵەکەی هاوشێوەی زۆربەی ئەوانەی کوردستانە و جیاوازە لەوەی نەرامسین. چەکی دەستی ڕاستی جیاوازە لە نەرامسین و زۆربەی ئەوانەی کوردستان و ئەوەی دەربەن گاورە تەوری پێ، بەڵام تەورێکی جیاواز لەوانی هەڵگرتووە. ئەوەی کە ڕوونە ئەم پەیکەرەی دەربەن گاورە نەرامسین نیە. بەڵام ئەگەر پەیکەرەکەی ئانوبانینی نووسینی لە تەکدا نەبوایە و لەسەری نەنووسرایە ئەوە پەیکەری پاشایەکی لۆلۆبیە، ئەوە لەوانە بوو ئەمڕۆ بە پەیکەری پادشایەکی بێگانە بە ناوچەکەدانرا. ئەوەش لەبەرەوەی کە هاوشێوی زۆرە لەگەڵ ئەوەی نەرامسیندا.
لەبەرەوە نابێت ئێمەش ناسنامەیەکی نوێ بێبوونی بەڵگەی ڕوون بۆ پەیکەرەکەی دەربەنگاورە دامنی. هەرچەندە هەندێک توێژەری جیهانی ئەگەری پادشایەکی نەناسراوی ناوچە دەشتیەکان پێشنیاز دەکەن، بەڵام وەک لەوەی ئانوبانینیدا ڕوو دەبێتەوە، ئەو ئەگەرەش مەرجنیە ڕاست بێت. بەپێی ڕوخساری پەیکەرەکەی ئانوبانینی زیاتر وا دەردەکەوێت کە ئەویش هەر پاشایەکی لۆلۆبی ناوچەکە بوو بێت، بێ ئەوەی کە ناسنامەی ڕوون بێت. بەتایبەت ئەگەر پادشاکە بێگانە بوایە بە ناوچەکە، چۆن لە دۆڵێکی ئاوا شاراوەدا ئەو پەیکەری دادەنا. هەمیشە پاشای بێگانە لە هەوڵی ئەوەدایە کە خەڵکی ناوچە داگیرکراوەکە وێنەی ئەو ببین و پەیکەرەکەی لە شوێنێکی بەرچاوتا بێت، نەک لە دۆڵێکی تەنگی شاراوە. بەڵام پادشای ناوچەیی پێویستی بەوە نەبووە و ویستوێتی ناوی لە ناوچەکەیدا و لە شوێنێکی شاراوەدا بۆ هەتایی بمێنێتەوە. لەبەرەوە ئەگەری ئەوەی کە پاشایەکی ناوچەیی بێت ئەگەرێکی دروست و لۆجیکیە، وەک لە پاشای بێگانە. وەک پێشتر ئاماژەمان پێکرد، نابێت ئێمەش هەمان هەوڵی دەستنیشانکردنی ناسنامە بدەین بێبوونی بەڵگەی ڕوون. تەنها بە لێکچوونی جلوبەرگ گران دەبێت کە ناسنامەی پاشایەک دیاری بکەین. لە کاتێکدا کە لە ماوەی ئەم 5 ساڵەدا 3 پەیکەری نوێی بێناسنامە دۆزراونەتەوە. لەبەرەوەی لە کاتێکدا زۆر ڕوونە کە ئەوە پەیکەری نەرامسین نییە، بەڵام بەڵگەیەکی ڕوون لەسەر ناسنامەی نییە. ئەوە شتێکی ئاساییە لە جیهانی شوێنەواریدا. لەبەرەو هۆکارە دەبێت هەر ناسنامە کۆنەکەی باو باپیرانمان بگەڕێنینەوە بۆم پەیکەرە هەڵکەنراوەکەی دەربەنگاورە. ئەم شوێنەوارە ئەمڕۆ لە جیهاندا بەوە ناسراوە، هەتاوەکو بەڵگەیەکی یەکلاکەرەوەش نەدۆزرێتەوە. ئەم پەیکەرەش هاوشێوەی ئەوانی تر بێ ناسنامەی ڕوون مێنێتەوە، باشترە وەک لەوەی کە جاری تر ناسنامەیەکی هەڵەی بۆ دابنرێت. بەڵام زۆر گرنگە نووسینی سەر شەقامەکە کە بە نەرامسین ناوی دەهێنێت لا ببرێت. وەک ئەمڕۆ لەم بەرنامەیەدا ڕوون بووە، ئەم پەیکەرەی پشمانەوە ئەمە پەیکەری نەرامسینی ئەکەدینیە و ئەوە بابەتێکی یەکلایە. زیاتر لە ڕاستیدا ئەگەریەوەی هەیە کە پەیکەری پاشایەکی لۆلۆبی ناوچەکە بێت، وەک لە پاشای خواری مەسۆپۆتامیا. بەڵام بەهۆی نەبوونی بەڵگەی ڕوونەوە ئێمە ناتوانین ناوێکی تایبەت بۆ ئەم پاشایە دەستنیشان بکەین. لە 5 ساڵی ڕابردوودا 3 پەیکەر و هەڵکەنراوی گرنگ لە کوردستان دۆزراونەتەوە. ئەم پەیکەرانە هەتاوەکو ئەمڕۆ کەس نازانێت چێن و ناویان نەزانراوە، ئەوەش بەهۆی نەبوونی بەڵگەی ڕوونەوە. دانانی ناوێکیش بۆ ئەم پەیکەرە بێ بوونی بەڵگەی ڕوون دەشێت مان خاتە هەڵی ڕابردووە. لەبەرەوە باشترە هەروەکو باو باپیران بە پەیکەرەکەی دەربەنگاورە ناوی بێنین، وەک لە ناوێکی تایبەتی. بەڵام گرنگە کە ئێمە ناوی نەرامسین لەم پەیکەرە بکەینەوە، لەبەرەوەی بە هیچ شێوەیەک نەرامسین نییە و پەیوەندی بە نەرامسینەوە نییە. هەوڵی دەستنیشانکردنی ناسنامەی ئەم پەیکەرە ئەوەمان بۆ دەخاتە ڕوو کە کوردستان لانکەی شارستانیەتە، و کاتێک سەیری هەر قۆناغێکی ئەو مێژووە دەکەین، ڕابردوو و فەرهەنگی دەوڵەمەند خۆی دەخاتە ڕوو. سەرەڕایەوە تاکی کورد وا ڕاهێنراوە کە بڵێت ئێمە هیچمان نەبوو و هیچمان نییە. بەرنامەی خۆناسین لە هەوڵی ئەوەدایە ئەو ڕابردوو و فەرهەنگە دەوڵەمەندە بە خۆمان و نەوەکانمان بناسێنێت. ئەوەش بە ئامانجیەوەی کە خۆمان بناسین وەک ئەوەی کە هەبووین و هەین، نەک وەک ئەو ڕوخسارە درۆینەی کە لە 100 ساڵی ڕابردوودا بۆمان دروستکراوە. تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.